باشە مامۆستا وابزانم لە سەردەمی ڕژێمی باعث بەڵێ حکمی لە سێدارەدانت بۆ دەرچووە. لۆ من بەڵێ نا بەس خەریک بوو خەریک بوو خەریک بوو بە زیرەکی خۆم نەبا فعلەن ئەعدام کرابووم. دوو برادری خۆمان ینی حیفە پێیان برم برادر دوو فەرمانبەر لە ناو چالاکی قوتابخانەکانی هەولێرێ راپۆرتەچیان لەسەر من نووسی بوو. ئەو ئەگەر نەمزانی بە بە حەقەت ئەعدام کرابووم. بەڵام معاون مدیرە کە خواحەفیکە ناوی عەدنان بەلا بوو ئەوە لۆی بەحس کردم بە دزی ئەمنی بردەماری خۆیان ڕۆژەکی کوڕە گوتی ئەگە بزانەوە ئەمن پێشتوی ئەعدام دەکرێت نەکەی بزان بە هیچ شێوەیە. پێشانی دام راپۆرتەکە 3 نقطە بوو گوتی ئەو سێ خاڵە لەسەر نووسرایە راپۆرت لەسەر نووسرایەوە لە مدیرێتی ئەمنیش داوا دەکرێت ئەمنی هەولێرە جاخوایە کەس نەکەوت بە مدیرێتی ئەمنی هەولێرێ هەر جارێ بە تەعزیب و لێدانە من پیاوەکی ناسکم بەڕاستەیە دەمردم لە تەعزیبەکەی. ئەو یەک عەدنان مەلا مشوری خۆم خوارد ینی ئیجازەکەم تەرتیب کرد لەو فترەیە گوتبیان ئەو پیاوە بەشداری نەشیدی نەکردیە تۆمار مەجموعە نەشیدێک تۆمار کرا لەسەر سەدامی ئەمیش خۆم دزیەوە نەمکرد ئەوەیان نووسی بوو گوتیان ئەوە لەسەر سەیدە ڕەئیس کە نەشید تەزیل کرایە ئەو پیاوە خۆی شاریتەوە بەشداری نەکردی لە خۆش لەسانی ئەو تاوانە بچێ مدیرێتی ئەمن برێن ئەوە فەنانەکە خۆی شاردیتەوە ڕئیس فرقەشە خۆی شاردیتەوە بەشداری نەکردێت چ لێ دەکەن. ئیتر ئەمن ینی بەواسطەی دکتۆرە کە برادەرم بوو نزیکم بوو کرمە ئیجازە چینە مەڕەزی و مباشرە و ئەو عەدنان مەلایەش ڕەحمەتی لێوی مباشرە و ئینفکاک کوشتی وای هەموو تەرتیب نووسیم بە نیزامی. ئەو ڕۆژەی بەختی خۆم محەممەد پیرۆز هەبوو ئەمین عامی تربیە و ئەوانە بوو ینی وەکو وەزیر بوو پلەی گۆت بووی ئەمەش عایدی ئەوە بووین ینی برێن بەڕێوەبەرایەتی باڵا بووین لەبەرچی چونکە نەشاد مەدرسی سەر بەوان بوو گۆتبووی ئەو وریایە مۆزەفی منە هەتا ئەمن نەیبینم نایە لەم بستە ئەمن خۆشببختانە ینی ئەو ڕۆژەی لە هەولێر هەنەبایە تێدا چ بوو وڵایدی ئەو محەممەد پیرۆزە کە دانیش لەگەرم ئەو ڕۆژەی ئەمنیان برد مامۆستا جەمالیدات خواعافیکە سوڵتان عەبدوڵڵا خواعافیکە ئەوانە لەگەرم هاتن وەکو یەکیان مەسئولی حکمی ذاتی بووی نەشاد مەدرسی مامۆستا سوڵتان مامۆستا جەمالیش مدیری نەشاتی مەدرسی بوو لەگەڵم هاتن بەس هیچ قسەچیان نەکرد ینی ئەوەندە دیفاعیان لە من نەکرد ناوێرە چکە ئیشەکە خەتەر بوو بەحسی سەیدە ڕئیسێ چێ دەوێری تەدەخولکە ئیتر ئەمن خۆم دیفاعم لە خۆم کرد و مەدحەتەکیش هەبوو لە فولکەی عەنکاوەی کوژرا نەقیبی ئەمن بوو ئەویش هات بوو لە تەنیش محەممەد پیرۆزی دانیش بوو ئیدی تۆمەکانیان بۆ خوێنمەوە ئەنامیش ئەوە دیفاعم کرد و گوتم ئیجازەم هەبوو مامۆستا گوتی ئەوە بەڵگەت هەیە لۆی کە تو ئیجازەی ڕسمیت هەبوو گوتم بەڵێ ئیجازەکەم لۆ دەریادامە دەستی جاکە ئیجازەکەی دیتی تەمبڵاو هەموو شتی تاوانە تووڕە بوو زۆر تووڕە بوو زۆر قسەی ناشرنی پێگوتن گوتیەوە حاشە چین گوتیەوە چکەرێکە و راپۆرتەی نووسیەوە چ بێعەقلەکە و راپۆرتی لەسەر ئەو هونەرمەندەی نووسیە ئاخەرەوە ئیجازەی ڕسمی کە هەبوو یەکێک ئیجازەی ڕسمی هەبی ینی هەر بۆ موەزەف داناندرێ هەتا ئەو ڕۆژەی مباشرە دەکاتەوە ئێوە پیاوە جازە بووە کو دەبیەوە ئەو بۆ نەوعەیەوە ئەمن لێرە نەبام عەزابیان دەدا وڵا بەسکرتێرەکەی گوتی تەلەفۆنی ئەمنم لە وەرگرا مدیرێتی ئەمنی هەولێر لەبەر چایی من پێی گوتن گوتی طلع ما عليه شيء الشخص بريء طلع ما عليه شيء ولهذا سد اللجنة يعني أوان لجنة دانا بلوبهم هموش حاضر كرابو أجر محمد بيروز لا ولينا نبوها خلاص إعدام كرابو